ئایا تاوەکو ئێستا چوویتە دەسەر ڕووداوێکی هاتوچۆیە یاخود چەڕەچەقۆیەکە بینی بێت ڕیخۆڵەی کەسێک هاتبێتە دەرەوە و نەزانی چی بۆ بکەیت. وا دابنێنەم کەسە ئەو کەسەیە کە باسمان کرد ڕیخۆڵەی هاتووەتە دەرەوە ئێمە پێویستەکە چی بۆ بکەین؟ ڕێگە هەڵەکە ئەوەیەکەوە خەڵک لە سەیانەونۆی هەوڵیان ڕیخۆڵەکە بگەڕێنەوە شوێنی خۆی کامە بە هیچ شێوازە کارێکی دروست نییە. ڕاستەوخۆ پەڕۆیەکی پاک بێنە لەو شوێنەیە تەڕیکەی ڕیخۆڵەکەی پێداپۆشی هەر بەو شێوازەی کە هاتوۆتە دەرەوە نە لێیت بێنیتە دەرەوە نەبیخەیتەوە ناوە. بەم شێوازە پاشان هەوڵەیە کەسەکە ئەو ڕیخۆڵەی کە هاتوۆتە دەرەوە بە لەچکێ بە پەڕۆیە کە لەوێ درێژ بێت بیبەسیت تاوەکو لەگەڵ کۆکینە یاخود جوڵەیە ڕیخۆڵەکە زیاتر نایاتە دەرەوە. واتوانی هانی کەسەکە بەی خۆی ئەگەر هۆشی هەبێت دەست خاتە سەر ڕیخۆڵەکە بۆ ئەوەی کەوا لەگەڵ کۆکە و پژمینە ڕیخۆڵەکە زیاتر نایاتە دەرەوە. خاڵێکە کە زۆر گرنگ ئاگادار بین لەم حاوەتانەیە پلەی گەرمی لەش زۆر داوازێ. پێویستەکە لەو شوێنەیە قەمسەڵە سەرچەفێ بەتانیەک هەر شتێک کە بەردەست بێ ڕاستەوخۆ کەسەکەی پێداپۆشی تاوەکو بۆی داوازینی پلەی گەرمی زۆرەوە تووشی شۆک نەبێ. ئەم حاڵەتانە ڕاستەوخۆ پێویستەکە بیگەێنینە نەخۆشخانە تاوەکو پزیشکی پسپۆر ببینێ و چارەسەری بکە. ئەوەی کە لە سەر ئێمەیەوەکو کردەی فراگوزایی لە دەرەوە تەنها ئەم چەند کردە بەسیتە ئەکرێ ژیانی کەسەکە پارێزراوکێ و چانسی ژیانی پێبەخشیتەوە. هەمیشە سەلامت بن. سمارت وەرچەرخانە.